لە ڕۆژی سیانزەی 1970 و 35 ساڵ لەمەوبەر دژ بە سیاسەتی ڕاوگاستنی گوندەکان و کۆکردنەوەیان لە ئۆردوگا زۆرەمەلەکان دانیشتوانی سەید سادق ڕاپەڕین و بە گشت دارودەستەکانی ڕژێمی بەعسا چوونەوە. بەو هۆیەوە گرژی و ئاڵۆزی دروست بوو، چەندین هاوڵاتی شەهید و بریندار بوون. لە یادی 35 ساڵی ڕاپەڕینی ساڵی 1970 سەید سادق یادێک بۆ شەیدان و بریندارانی ئەو ڕاپەڕینە بەڕێوەچوو، ئەو یادەیان بەرز ڕاگرت. ئەو ڕۆژانەی کە ئێمە ئەومان کردووە، من تقریباً 4 کڵشک و 5 کڵشکۆپ و ئاربیژێکم لابووە کە ئەو ڕۆژەی شەڕەکەمان پێ کردووە. ئێمە هاتین نەمانێڵە ئەو ڕۆژە جێیشی عێراقی بێتەوە بەری پردەکەەوە هەتا ئێوارە، هەتا تیارەکە کۆپتەرەکات بانگەوازی کرد ئەو کوڕێ برام مەحموود ئاربیژێکی بیۆنا بە عاسمانەوە خەڵک زێساقم شایەت حاڵە. تر بەڕاستی ئەو ڕۆژە ڕۆژێکی ناخۆش بوو بۆ شاری سەید سادق و هەموو سەید سادقەکان ئەوەی کە لایەتمان بێت. بەڕاستی سەید سادق لە هەموو بوارەکان و لە هەموو بوارەکان و لە شۆڕشەکان و لە هەموو شتەکانەوە پێشەنگ بۆ، بەڵام بەداخەوە سەید سادق پشتگوێ خراوە. لە کاتێکدا ئەم یادە دەکرێتەوە کە سەید سادق وەک هاوڵاتیانی ئەو قەزایە باسی دەکەن، یەکێکە لە شارە پشتگوێ خراوەکان و خزمەتی پێویستی نەکراوە و بەرهەمی ڕاپەڕین ئەوە نەبوو کە چاوەڕوانی دەکرا. بەداخەوە دوای 35 ساڵ شاری ئێمەش سەید سادقی ئێمە لە ئاست پێداویستی ژیانی گوزرانی خۆیان نییە. تا ئیسێژ ئەم شاری ئێمە بەدەست کۆمەڵێک گرفتی گەورەوە ناڵێنە، بە تایبەتی چەند ساڵێکە بە تاواتی پەراوێز خراوە لە ڕووی ئاوەدانکردنەوە، لە ڕووی ژیانەوە، لە ڕووی لالێکردنەوەی حکوومەتەوە. سەید سادق یەکێکە لە قەزا گەورەکانی هەرێمی کوردستان و لە سەردەمی ڕژەمی بەعسا هەمیشە دەنگی دلێر لەم شارەدا زیندوو بووە و لانکەی ڕاپەڕین بووە. هەر بەهۆی هەڵوێستەکانیشەوە ڕژەمی بەعس وەک دژایەتی خەڵکی ئەو شارە لە ساڵی 1970 قەزاکەی تەختی زەوی کرد. لە سەردەمی دەسەڵاتی کوردیشدا هاوڵاتیانی سەید سادق چەندین جار لە پێناو مافە سەرەتاییەکانیان خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕژاونەتە سەر شەقام و شەهیدیان داوە. بەڵام لە سایی دەسەڵاتی کوردیدا تاکوی ئێستا وەک پێویست خزمەت نەکراوە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.